وڵایزان لە بەشی دومی بەرنامەکەمانە باس لە بابەتێکەکەین ئێستا لە کۆمەڵگای کوردەواری تاوەکو ناشرینتر و بزێوتر و دوو لە ڕووی جەنابتان بێئەدەبتر و نەزانتر و کاڵفامتر و بێکەلامتر بی بازاڕێ گەرمە و خەڵکێکی زۆر بەدیارتەوە دانیشێ ئەمەش نیشانەیەکی زۆر خراپی تێکچوونی شیرازەی کۆمەڵگا و لاوازی و شکست خواردنی پەروەردەیە لە هەرێمی کوردستان. بەڵام دیسانەوە نامانەوێ بێئومێد بین، نامانەوێ ڕەشبین بین، چونکە هێشتا بزافێکی زۆری دڵسۆزی ماندوونە ناسانە لە پشتەوە خەریکی ڕێخستنەوە و کۆکردنەوەی پەروەردن لە هەرێمی کوردستان لە ناو بابەتی سۆسیال میدیا کە ئێستا کە بەشێکی گرنگی ژیانی کۆمەڵگای کوردەواری گرتووە، چۆن بتوانین ئەمە لە قسەی نەشیاو هەم خۆمان دوور بین وە کارمان لێ نەکاوە بەشێک نەبین کەسێکیش قسەی نەشیاومان پێ بڵێواتە قسەی نەشیاو هەم خۆمان بەرامبەر کەسێک بیکەین هەم ڕەفتاری ئەمەوە بکە کەسێک بەرامبەر ئێمە قسەی نەشیاو بکە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا جیهاد ڕێشاوی توێژەری کۆمەڵایەتی لێرە گفتوگۆ لەسەر بابەتە دەکەین. مامۆستا جیهاد زۆر بەخێر بێت. لە نێو سۆسیال میدیا یان قسەی نەشیاو ئەگەر پێناسەیەکی تری بکەینەوە چکە زۆر جار ڕەنگە بێخەبەر لە خۆمان هەنێشت بڵێن پێمان وابێ ئاساییە بەڵام ڕەنگە ئەوەش نەشیاو بێ. ئەگەر لە ڕوانگە زانستیەکەیەوە پێناسەیەک دیسانەوە بۆ قسەی نەشیاو بکەینەوە. قسەی نەشیاو ئەو قسەیە کە هەر وتەیەک هەر لەفزێک هەر جاری وایە کردارێک لەوە چه قسەی با بڵێن بچێتە بابی نەشیاوی کە ئەوەیە بەرامبەرەکەت بریندار بکە یا وای لێ بکە کەس هەست بە ئەوە بکە کە لەکەدار بووە، ئەمە پێڵەن قسەی نەشیاو. جا لە قسەی نەشیاوە ئیتر مەسەلەن دین ئاین تەفسیری خۆی بۆی هەیە، قانون و یاسا تەفسیری تایبەتی خۆی بۆی هەیە. مەسەلەن لە ئاینە هەندێک قسەی نەشیاو هەیە کە لە ڕووی ئاینی و کۆمەڵایەتیەوە گونجاو نییە، بەڵام لە ڕەنگە لە ڕووی یاساییەوە هیچ تاوانێک نەبێت. مەسەلەن تۆ ئەگەر بە کەسێک بڵێ تۆ درۆت کرد لە ڕووی یاساییەوە یا پێی بڵێ تۆ درۆزنی لە ڕووی یاساییەوە هیچ عقوبەیەکی نییە، بەس لە ڕووی ئاینی و کۆمەڵایەتیەوە لە کەدارکردنی بەرامبەرە بۆ نمونە. بەڵام هەندێک شتمان هەیە لە قانونیش و لە یاساشا هەر با بڵێن لە قانونیش و لە ئاینیشا سزای خۆی تایبەتی خۆی هەیە. بۆیە یعنی ئەمەیە کە کاتێک باز لە قسەی نەشیاوەکەین یا وتەی نەشیاوەکەینەوەی کە بەرامبەرێک کەسێکی بەرامبەر بریندار بکەی بۆ وتەیە یا بۆ قسەی کە کراوە. ئەوسا ئێمە لە کۆمەڵگای ئێمەدا گومانی تێدا نییە هەست سۆشیال میدیایەکی نوێ بێت، یعنی یەکسەر بڵێم کلانەیە یەکەمی نەبیەکێکی لەو کۆمەڵگایانی خێرا وەری دەگرین، ئەو سۆشیال میدیای وەردەگرین. بۆ تاکی ئەمە هەمیشە بەردەوام بە شوێن بینەری زۆرە ئەگەڕێ. ئیتر وەکو مامۆستاش لە بێدایەتە باسی کرد خۆی لەوانەیە سووب بکە، لەوانەیە قسەی نەشیاو بکە، کۆمەڵە شتەکە بەس بۆ ئەوەی خەڵک بیبینێ. ئەمە بۆ بەم شێوازی لەم کۆمەڵگای ئێمە ئەگەر بایەمە من خۆم بەش بە حاڵی خۆم لەگەڵ ئەوانیم لە هەندێک بابەت و دیاردەیە بیگرین بە کۆمەڵگای خۆمانەوە، چونکە ئێمە ڕەنگە زۆر بە باشی زۆر بە تەواوەتی ئاگامان لە کۆمەڵگایەکی عەرەبی یا کۆمەڵگایەکی ئەوروپی نەبێ، ڕەنگە لای ئەوانش بە جۆرێک لە جۆرەکان لەم جۆرە کارەساتانە هەبن. بەس ئێمە چونکە لەناو خواژین و ئازانین زیاتر ئێمەین ئەڵێن کۆمەڵگەی کوردەواری ئاوا کۆمەڵگەی کوردەواری. من بەڕاستی وەکو خۆم وەکو توێژەری کۆمەڵایەتی وەکو باڵێن کۆمەڵناسێک حەزم بەو جۆرە دەربڕینە نییە کە بڵێم کۆمەڵگەی کوردی ئێمە بەو شێوازە بۆچی هەر لای ئێمە وایە، مەرجنی هەر لای ئێمە وابێ. بەڵام ئەگەر بین باسی دیاردەکە بکەین وەکو خۆی مرۆڤ بە تەبیعەتی خۆی مرۆڤ بە سروشتی خۆی سێ بۆچوون هەیە دەربارەی سروشتی مرۆڤ. بۆچوونێکیان پێی وایە مرۆڤێکی شەڕانگێز و خودپەرستە. ئەمە ئەو بۆچوونانە زیاتر لە با بڵێن بیرمەندان و زانایانی وەکو مەسەلەن کەسانی وەکو فرۆید و وەکو هۆبز و ئەمانە پیان وا بوو کە مرۆڤ بە تەبیعەت و بە سروشتی خۆی هەروە هەڵکەوتووە با بڵێن دوژمنکارەیە و خۆپەرستە. اینجا نمونە هێنە بۆ هەموو شەڕ و شۆڕی کە مرۆڤ لە بینی خۆی کە جاری وایە سیرەکەی لەسەر شتێکی سادە جەنگێکی جیهانی هەڵگیرساوە لە بینی دوو کەسا شەڕێک بووە شەڕەکە تەشەنەی کردووە. ئەمە نمونەیەنەوە کە مرۆڤ هەر بە سروشتی خۆی هەموو مرۆڤێک
شەڕانگێزار بۆ چوونێکی تر نەخێر پیان وایە کە مرۆڤ نەخێر مرۆڤێک با بڵین خۆپەرست نییە و مرۆڤ طبیعەتێکی وای هەیە حەزی لە کاری خێرخوازیە نمونایەنەوە بۆ هەموو کارە خێرخوازی کە لە بینی مرۆڤاکرد بۆچوونی سێمیان کە بۆچوونێکی معتەدیلە کە زیاتر بۆچوونە ئاینیەکەیە و ئیسلامیش زۆر جەختی لەمە کردێتەوە کە مرۆڤ هەردوو طبعا شەڕانگێزی و با بڵین باشیەکەی هەیە فەئەلهەمەها فجوورەها وتەقواها هەم فجووری هەیە کە ڕەنگە قسەی نەشیا و وشەی نەشیا بکرێتە ئەو بابەتەوە و تەقواشی هەیە کە یعنی ئەکرێ ئیش لەسەر هەردوو لایەنەکەی مرۆڤ بکرێت بۆیە کاتێک لەم ڕوانگەیەوەی سەر باسی قسەی نەشیا و ئەوە تا ئەبینین مرۆڤەکانیش بەم شێوازن جاری وایە تۆ هەندێک وشەی نەشیا و لە هەندێک کەسە بینی لی تەوەقوع ناکەی ئەڵێ ئەمە چۆن ئەم مرۆڤە ئەم قسە نەشیاوە ئەم وشە نەشیاوە لە زمانی هاتە دەرەوە بۆچی چونکە مرۆڤ بە هەردوو سروشتەکەی تایە چی وا ئاکا کە دوایی بینە سەرەوە چی واکە مرۆڤ لەم سروشتی شەڕانگێزی و سروشتی با بڵین قسەی نەشیا و ئەمانە بێتە دەرەوە ئەوە کە ڕەنگە دواتر باسی بکەین پێویستی بە هەندێک تەکنیک و پەروەردەی تایبەت مامۆستا جیاد کاتێک کە باز لە قسەی نەشیاوەکەن یا منم بەرامبەر ئەلفی بایەکەم یان با بەرامبەر بە منی ئەلفیەکە زۆر جار ڕەنگە من هۆکار بم بۆی بەرامبەرەکەم دەستەواژێکی ئەڵێن دەفعیەکەم ناچاریەکەم یان ڕەنگە جۆرێک لە جۆرەکان ئیزعاجیەکەم کە ئەو من قسەی نەشیا و بەرامبەر من بەکاربێنێ کاتە چۆن ئێمە مامەڵە بکەین بەڕاستی نە قسەی نەشیا بکەین و نە مرۆڤێکیش بخەینە حاڵەتێکەوە کە وای لێ بکەین ئیتر لە سنووری خۆی دەرچێ و بەرامبەر ئێمە قسەی نەشیا بەکاربێنێ هەر کەسێک ئەبێ لە دەرگای خۆیەوە ئیش لەسەر خۆی بکات بۆ نمونە هیچ کەسێک نابێ کەسێک کاتە قودوەی خۆی کە شتێکی بەرامبەر کردووە کە خراپە مەسەلەن بۆ نمونە ئەگەرنەوە کاتێک مەسەلەن لە شەڕێکە ویستویانە هەندێ با بڵێن دیل بکوژرێ قائیدەکە نەیهێشتووە بکوژرێن کەسێک جوندیە گوتوێتی باشە ئەو بۆچی ئەوان هی ئەمە کوژنەوە ئەو پێیوتم توێتی ئینەهم لەیسوا قودوەتەن لەنا ئەوان با بڵێن پێشەنگی ئێمە نین بۆیە کاتێک کە کەسێک بەرامبەر بە من شتێک ئەڵێ من نابێت کاردانەوەیەکم بە شێوازێک بێ وەکو ئەو بێ ئەگەر وەکو ئەو بێ ئەوە کاتە من ئەوم کردە پێشەنگی خۆم و منیش بە ڕێگا و ڕێڕەوی ئەوە ڕۆشتم بەڵام ئەمە هەروە ئاسان نییە چونکە طبعی ئینسان طبعێکی خۆپەرستی هەیە خۆی خۆشەوێ با بڵێن حەزەکە کەرامەتی پارێزراوە بێ کاتێک کە کەسێک بەرامبەرەکەت شتێک بە بەرامبەر بە تۆ ئەڵێ چونکە تۆش سروشتێکی منیش سروشتێکی مرۆڤایەتیم هەیە ڕاستەو خۆ ڕەنگە جاروایە خۆم پێڕاناگیرێ ڕەنگە ئەوەندە قورس بێ ئەگەر وەڵام نێمەوە ڕەنگە تووشی حاڵەتێکی دەرونی خراپ ببم بۆیە ئەمە خۆڕاهێنانی ئەوێ لەسەرەوەی کە تۆ چۆن وەڵامی بەرامبەر نەیتەوە بەڵام ئەبێ چی بکەین ئەبێ ئیش لەسەرەوە بکەین کە چۆن بەرامبەر دەست نەکا بە قسەی نەشیا و بە جنێودان لەبەرەوە هەر کەسی لە لای خۆیەوە ئەبێ ئیش لەسەرەوە بکە کە چۆن ڕێگری بکە لە مەوزوعی بڵاوبوونەوەی جنێوفرۆشی بەڕاستی ئەوەی کە ئێمە ئێستا لە ناو سۆشیال میدیایی بینین لە ناو با بڵێن ئاسەواری کۆمەڵێشتی ڕابردوومانە ئاسەواری شەڕ و شۆڕەکانمانە ئاسەواری شەڕی ناوخۆمانە ئاسەواری ئەو جەنگانەیە کە لە نێوان با بڵێن کورد و عەرەب یاخود با بڵێن عێراق و ئێران ئەمانە هێمە لەم ئیقلیم و ناوچەیە کە ئەژین شەڕ و شۆڕ هەمیشە لە ناویان لەگەڵ ئەوەی کوشتار و ڕوخان و وێرانکاری هەیە بڵاوبوونەوەی کۆمەڵێک قیەم و بەهای ناشرین بەهۆی شەڕ و شۆڕەوە دروست ئەبێ ئێمە بیرمان نەچێت لەسەر تەلەڤیزیۆنەکانمان قسەی نەشیا و قسەی ناشرین ئەکرا کە ئەمە لە ناو کۆمەڵگا بڵاو ئەبێتەوە بێت بە حاڵەتێکی ئاسایی بۆ نمونە کابرا سەیرەکە سەرکردەیەکی گەورە جنێو بە سەرکردەیەکی ترەیە ئیتر ئەو بەلایەوە ئاسایی هەڵێ جا ئەم بۆ نمونە جیهاد عومەر چییە من جنێوی پێنەیەم بۆ نمونە لەبەرەوە ئەمەی کە لە ناو کللتوری ئەمە بڵاو بێتەوە هەمووی باگراوندی ئەو شەڕ و شۆڕ و
ناسەقامگیریە ئەمنیە هەیە کە لە ناو کۆمەلگای ئێمە بڵاوەتەوە. ئەوسەر زۆر جار ئەو جۆرە گفتوگویان یاخود ئەو قسە نەشیاوانەی کە لە سوۆسیال میدیادا هەیە وەک پێشتی ئاماژەمان پێکرد زیاتر خەڵک سریەکە بۆچی هۆکار بۆچی گەڕێتەوە کە دەبینی مەسەلەن زۆرترین بینەریشی هەیە ئەمە ئەو تاسە قسەی لەسەرەکەین ینی کۆمەلگا زیاتر حەزی بەو شتەشە ینی بەڕاستی ینی ئەوەستەی لەسەری تاوەکو ئەو کەسە جنێوەکانی تاوا بێ لە سوۆسیال میدیایە. سروشتی شەڕانگێزی وایە دەنگدانەوەی هەیە. ئێستا ئێمە سیانەمان لێرە دانیشتوین بە هادیئی وایە بە هێمنی دانیشتوین کەم کەس ئاگای لێمانە مەبەستم دەرەوەیە مەبەستم تەلەڤیزیۆنەکە نییە. بەڵام ئەگەر ئێستامە دەستکەین بە شەڕکردن بیکەین بە گاڵە بیکەین بە شەڕکردن ئەو دیویەت ئەوی تریشیەت لەوادەی لە کۆڵانیشەوە خەڵک بێ ئەوە چییە؟ سروشتی شەڕانگێزی سروشتی خراپەکاری وایە خەڵک دەنگۆ ئەیاتەوە بەڵام چاکەکاری کەمتر دەنگۆیاتەوە. لەبەرەوە کاتێک کە ئەبینی بەسەن بۆ نمونە کەسێک لە سۆشیال میدیا بنووسێ گۆڵ شتێکی جوانە ڕەنگە 20 لایک 15 لایک وانە یاخود کۆمنت 5 کۆمنت 6 کۆمنت لەگەڵ یا بڕۆ. بەس ئەگەر هەر ئەم کەسە بنووسێ دڕک شتێکی جوانە لە خوارەوە خەڵک هەمووی پەلامارەیە بابە دڕکەی شتێکی جوانە شتێکی نووسی بۆ ئیسیفزازکردنی خەڵکی تر. جا ئەگامان لێبێ جاری وا هەیە تۆ لە پەیجێکە لە ئەکاونتێکە لە ئەکاونتی شخصی کەسێکە یا لە پەیجێکە شتێک ئەبینی تۆ برینارەکە یا جاری وا هەیە دینی ئاینداری تۆ برینارەکە با بڵێن عەقیدە و بیرروباوەڕی تۆ برینارەکە ئەزانی بەس بۆ ئەوە ئەینووسێت تۆ لە خوارەوە شت بنووسی ئەو بەنووسینی تۆ لە خوارەوە هەدەفەکەی خۆی پێکا بەچی پێکای چونکە ئەو ئیشی بەوە نییە وەڵامی تۆ باتەوە ئیشی بەوە هەیە چەندێک ئەکتیڤی ئەم فەیسبووکە چکە ئیسا خەڵک حەزی بەوەیە و بۆتە عادەتێکین چەندێک ئەکتیڤی ئەم فەیسبووکەی ئەم ئەکاونتەی بەرزە بێتەوە ئەم پەیجی چەندێک دەنگدانەوە ئایا چونکە هەر نووسینێکی تۆ هاوڕێکەشت ئەزانێت کە تۆ شتێکت نووسیوە لێ ئەویشەی بینێ بۆ ئەویش ئەچێت یعنی تەکنیکی سۆشیال میدیا وای لێکراوە بۆشە ناونراوە تۆڕی کۆمەڵایەتی چونکە ئەگەر من شتێک زۆر جارە لە سەجەس فۆری و نازانم چی یا مەسەن برادەرەکەت لایکی شتێکی بە زۆر ئەتێنێتە قسە بۆیە ئەم کەسانەی ئەبێ ئاگال لەوە بێ کاتێک کە شتێک ئەنووسرێ بەرامبەر شتێکی تۆ بەرامبەر عەقیدەیەک بیر و باوەڕێک ئاگال لێ بە دەوڵەمەنی مەکە بۆی کە ئەوەی کە ئەو ئێوێ بهێنێتە دی. بۆیە لە مەوزوعی جنێوفرۆشیە تەنانەت ئەوەندەی کە بەسبی لەوە بکەیتەوە با من بازاری ئەم کەسە گەرم نەکەم ڕەنگە تۆ بە سەلامەتی دەرچیت و خۆت ڕابگری شتێک نەنووسی کە نەشیاو بێت. ماوەستا جیاد ئاماژەت بە خاڵێک کرد بەڕاستی ینی هەستەکەم ئەمە زۆر گرنگە ئێمە تۆ زەزاتە لەسەری بڕۆین ئەو پاشخانە و مێژووە سیاسی ئاڵۆزیە و شەڕە ناوخۆیانەی لە هەرێمی کوردستان هەبوون ینی خاڵێکت باس کرد زۆر گرنگە زۆرجار من مەسئولی پایەبەرزی ئەم وڵاتەم بینیوە لە ڕابردووە لە بۆنەکانە لە ساڕۆژی ئەو ڕووداوانەیە ڤیدۆکانیان ئێدانرێتەوە بە زمانێکی بازاڕی شەڕانگێزی لەو پڕی حرمەتم بۆ مەجلیسەکە جۆرێک ئەگەر ئێسم قارنێکی چێتە قاڵبی بێدەبی لە بەکارهێنانی ناوی بەرامبەر لەو دەستەواژانەی ئێڵێ ئەم کللتورە بوەتە بەشێک لە سایکۆلۆژیا و حاڵەتی دەرونی منی تایک لەناو کۆمەلگاکەمە چۆن بکەین ئەمە لە خۆمان ڕاماڵنیواتە من بمێوە نەمێ بەشێکم لەو ڕابردووە گوێم لێ بووە بڵێن ئەو کەسەی خۆشم ویستەوەکو سەرکردە ئەوەشی کە ڕقم لێ وەری ساوەکو سەرکردە قسەی هەردووکی لە مێشکی منایە ئەو کللتورە لە مێشکی منات چەسپیوە چۆن ئەمە تۆزێک کاڵکەینەوە ڕای ماڵین بەڕێوەبردننی با بڵێن حیزبی لە وڵاتی ئێمە بەڕێوەبردنێکی ناشرینە یعنی لە پێناو بەرزکردنەوەی ئاست و با بڵێن پێگەی حیزبە ئیتر دەست ئەبەن بۆ هەموو شتێک زۆر جار لەوەی کە دەستیان بۆ برد ئەو کاتە بۆ ئەوە بوو شەڕە جنێو بوو کاتی شەڕی ناوخۆ نازانم ئەگەر ئێوە گەنجتر بن لەوانەیە کاتی شەڕی ناوخۆ دەستبردن بۆ جنێودان حاڵەتێکی تەبیعی بوو حاڵەتێکی سروشتی بوو ئەگەر جنێوی نەیە سەرکردەکە جنێوی نەیە با بڵێن وای ئەزانی کادرەکانی خوارەوەی وا دەزانن ئەم کەسە ئەم حیزبە ترسنۆکە بەرامبەر بە حیزبەکەی تر جا ئەمە دێرە چی دەورە بینێ پەروەردەی حیزب بۆ ئەندام
پەروەردەی حیزب بۆ ئەو کۆمەڵگایی کە تایەژی کە چەند کاریگەری هەیە لەسەر پەیوەندی عیلاقاتە ئیجتیماعیەکان. یعنی بیرمان نەچێت زۆر جار کاتێک کە حیزبێک سەرکردەیەک ئیش لەسەر ئەوە ئەکا کە با بڵین جنێوفرۆشی و قسەی نەشیاو بڵاو بێتەوە، ئەمە تەنها بۆ بەرزکردنەوەی ئاست و پایی ئەو حیزبەیە کە ئەمە لە دواتر لە ناو کۆمەڵگا سەرەکی بەو شێوازەی بینەوە کابرا زۆر بەلایەوە ئاساییە مەسەلەن هەر کەسێکی بینێ ڕێزی لێ نەگرێ. یعنی ئەمە بۆ نمونە جاران مامۆستای ئاینی بەلامانەوە زۆر بەڕێز بوو کەچی ئیسا بچۆن سەری سۆشیال میدیا کە سێرکە چۆن مثلەن جنێو بە مامۆستای ئاینی ئەدرێ لە هەموو ئاستێکە لە زۆربەی ئاستەکانە. لەبەرەوە ئەم دابەزینی ئاستی با بڵین ڕێز و با بڵین احتیرامی بەرامبەر کە گەورەکانن ئەوە با بڵین کاریگەری ئەو شەڕێناوخۆییە کە لەسەر ئێمە بووە. بۆ نمونە جاری وایە کابرا هەر نازانێ ئەو کەسی کە ئەم شتەی نووسیوە چێە یا تەمەنی چەنە، لە ئاستی تەمەنی لە چه ئاستێکی تەمەنایە. یعنی هەندێ قیەم و مەبادی هەبوو جاران بەرەو کەسبوون ڕۆشتووە کە نایەڵێوا بکە ئەم پەیوەندی عیلاقاتی کۆمەڵاتی ئەو بێمتمانە یانێ ئێستا من لە پەیجەکی خۆم نووسم مامۆستا جیاد ڕێشایی وتی خەڵکی فڵان ناوچە شێتت بەڵێ ئیتر کەس ناپرسیارێ مامۆستا جیاد ڕێشایی ئەمەی وتووە ئەرێ با بچم بگە ڕەمزانمان پیاوە قسەی وای کردووە ڕاستەوخۆ ئیتر دەست پێکێت بە هێرشکردنە سەر جەنابەت. یعنی ئەمەش دیسان گرفتی زۆر گرنگە ئینسان سەرچاوەی شت بزانێ، سەرچاوەی هەموو شتێک. یعنی هەر خوای گەورەش یعنی داوای لێ کردوین تۆ بە بێ عیلم نابێ شت وەرگری. کاتێک کە ئەنووسرێ محەممەد ئەحمەد دوو نقطە ئەکرێ هام دوو نقطەیە داوانرێ و ئیتر لە خوارد نووسرێ ئیتر بێت تۆ بزانی ئایا ئەمە لە چۆ کردوێتی، لە مقابلەیە کام قسەی کردووە لە ئەکاونتەکەی خۆی دایناوە، چکە زۆر ئاسانە توانی بیدۆزیتەوە پاش قسەکانیان نەبڕیوە. ئەمانە بۆیە ئەبێ ئینسان زۆر بە ئاگا بێ. هەر کەسێک هەیە یعنی ئەو کەسی یعنی تر لەوەچە مرۆ کەسێک بێت تۆ ئەسڵەن هەر حەزی پێی نەبێت باڵێن دڵی پێی خۆش نەبێ ڕقت لێ بێ تان ئەو کەسانیشی کە ڕقی لێت نابێ تۆ بە دوای ئەوە بچی کە ئەم چکە کێشەکە لەوایە ئەم پەیجانە ئیش لەسەرەوە کەن کێ منبوزە مەسەن کێ لە ناو کۆمەڵگا حەزی پێی نییە یەن لەویا قسەکانی دائنێن بۆیە لە خوارەوە شت بنووسرێ. حاڵەتێکی تر یعنی دەوڵەمەندکردنی پەیج گرفتێکە کە وەکووتم پێشتر گرفتێکە کە ئێمە وای لەکەین ئەم پەیجە دەوڵەمەند بێ یا ئەم قسە نەشیاوە زیاتر بڵاو ببێتەوە. بۆیە ئەبێ ئینسان بە ئاگا بێ لەوەی کە وەکو جەنابەت باسی کرد ئایا ئەم قسە سەرچاوی هەیە یا سەرچاوی نییە. زۆر باشە ئاوستا جیاد چی بکرێبەوەی کە ئەم فەزایی کە باس ماکرد ئەم هەموو قسە و شتی نەشیا و ئەوانەی لە سوشیال میدیا هەیە ئاراستە نەکرێ بەرەو خێزان یاخود ئایا کۆنتترۆلکردنی وی لە نێو خێزاندا ئاسانە تاکە بێ زۆر خوشیار بێت چکە ئاگامان لێبێ ئێستەیە ئێمە یاسایەکمانەیە لە هەرێمی کوردستان بە ناوی یاسای بەرەنگار بوو یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە. ئەم یاسایە بڕۆ ناوەخنەکەی بخوێنەرەوە عقوبەکەی زۆر قورسە لە 6 مانگ حکومەکەی لە 6 مانگ کەمتر نییە و لە 5 ساڵ زیاتر نییە. ینی دادوەر بۆی هەیە ئەو کەسی کە جنێوفرۆشی کردووە ئەگەر سکاڵای لەسەر تۆمار بکرێ بۆی هەیە لە 6 مانگ بۆ 6 مانگ سژنیکە بۆ شەیە 5 ساڵ بیکایتە بەپێی حکمی ئەو دادوەرەکە بەپێی ئەو هەلومەرجەی کە شێوازی جنێوەکە یاینەکە دەستکراوەیە دادوەرەکە. ئێ باشە تۆ بێنە بەرچاوی خۆت 6 مانگیش بێ ئەی ئەگەر کردی بە 4 ساڵ لەسەر چی لەسەر وشێکی وە زۆرمان هەیەمە لە دادگای زۆرمان هەیە کە لەسەر ئەو وشە نەشیاوانە حکم دراوە. کەواتە دوو لایەنە یەکەم کەسی جنێو پێدەر ئەبێ هوشیاری هەبێ سکاڵا تۆمارکە و کەسی جنێودەر ئەبێ هوشیاری هەبێ کە ڕەنگە سکاڵای لەسەر تۆمار بکرێ. بۆیە ئاوا بەربڵاو بووە چونکە نە کەسی جنێو پێدەر هەڵ ئەسێ بە سکاڵا تۆمارکردن نە کەسی جنێو فرۆشیش ئەترسێ لەوەی کە سکاڵای لەسەر تۆمار بکرێت. جاری وایە ئەڵێن باشە ئیسکاڵا لەسەر چەند کەس تۆمارکەین 4-5 هەڵبژێرە ئۆتۆماتیکی ئەوانی تر کپە بنەوە. من بۆ خۆم شخصی خۆم نمونەی خۆمم هەیە کە لە شوێنێکە قسێکی نەشیاو کرا بەبێ وەڵامدانەوە سکاڵام تۆمار کرد کە سکاڵام تۆمار کرد بنبەر بوو. یعنی ئەبێ ئاگات لێبێ کاتێک کە تۆ شتێکی نەشیاو ئەڵێیت بە ئەمە بۆ کەسێک کەشتی نەشیاو ئەڵێ
ئەبێ زۆر بە ئاگابی لەوەی کە ڕەنگە کەسێکت لێ پێیابێ سکاڵا لەسەر تۆمارکە. یعنی تۆ ئەنووسیت بۆ کابرایی با بڵێن کەسێک با باسیەوەکەین کەسێک دینداری تۆی بریندار کردووە بام بێمە باسی ئەم بابەتە کەسێک لایەنی عەقیدەیی تۆی بریندار کردووە کاتێک جنێو ئەنووسین شتێکی نەشیاو ئەنووسین ئەو کەسی کە ئەوەی نووسیوە بۆی هەیە بچێ لە دادگا سکاڵا لەسەر تۆمارکە کە حکومەکەی لە 6 مانگ بۆ 5 ساڵە باشە لە بەردەم دادوەرا وەستاوی ئەڵەی بەڕێز دادوەر ئەم کەسە عەقیدەی منی بریندار کردووە جنێوی بە با بڵێن بیر و باوەڕی من و بە پێغەمبەر و بەخوایەوە تا ئەو پەڕیەوە من گەشتمە ئەو پەڕی دادوەر ناتوانێت بڵێ سێری بکە وەڵا خۆڕاستەکەی دەیمادەم ئەو وای کردو فەرمو تۆ بڕۆ خواحافیز نا دادوەر شتیوا ناکە لە ڕووی یاسایە ناتوانێت شتیوا بکە دادوەر عقوبەی تۆ ئەیە پێی وایە قانون پێی وایە کە وەڵامدانەوەی تۆ بۆ ئەمە بە جنێودانەکە نییە وەڵامدانەوەی تۆ بۆ ئەمە بە سکاڵا تۆمارکردنە مادەم شتێکی نەشیاوی کردووە ئەم تۆش ئەبێ بیت سکاڵا تۆمارکەی نەک جنێوی بیتەوە لەبەرەوە بۆیە لە قانون ئیش بە دەستەواژەی وەلبادی و ئەوڵەم ناکە ئێمە دەستەواژەیەکمان هەیە ئەڵێ ئەو کەسێک کە دەستی پێکردوها بە عەرەبی ئەڵێ وەلبادی و ئەوڵەم ئەو کەسەی دەستی پێکردو ئەو زاڵمتر بووە زۆر جار ئێمە خۆمان قەنەعەت بە خۆمانەکەین ئەڵێن مادەم ئەو جنێو فرۆشی کردووە کەواتە ئەو خەتای ئەوە من بۆیە من لە ڕەت فعلی ئەوە وەڵامیاوەتە یاسا و قانون ئەبێ زۆر بە ئاگابی ئیش بەوە ناکە کە بەڵێ وڵا ئەو دەستی پێ کردووە سیرەکە لە کۆمنتەکە بۆ نێری ئەڵێ جەنابی حاکمەکو بەڵێ خەتەوە لەزیەوە تا ئەو لە پێشەوە جنێوی بە منیاوە ئینجا من اینم کردووە حاکم ناڵێ دەی باشە مادەم ئەو لە پێشە جنێوی بە تۆیاوە تۆ لە دواوەی کۆمنتەکەی تۆ لە دواترە بڕۆ تۆ خواحافیز بێت تۆ وایە سکاڵا تۆمارکە اینجا ئێستا کە باسی قانون و یاسا ئەکەین ڕەنگە بیر لەوە بکەینەوە باشە قانون یاسا کو هەیە نییە بەشی ئەوە هەیە کە منێکی ناو فەیسبوک سزا بدرێن بەشی ئەوە هەیە کە مرۆڤێک چووکە یاسا عادەتەن بۆ کەسانی وەکو ئێمەمانان دەستکراوەیە بۆ فەقیر و هەژار لەبەرەوە مادەم لە فەقیر و هەژاری مادەم لە چینی فەقیر و هەژاری مادەم لە چینی سادەکەی جنێوفرۆشی کەم کەرەوە چونکە لەوانەیە جیهاد عومەر فەتاحێکت لێ پیا ببێ سکاڵا لەسەر تۆمارکە و عقوبەکەشی وەکوتم قورسە و کاتێک بە خۆتە زانیەکەویتە ناو تەوقیف و گرتن و لەسەر چی لەسەر وشەیەکی نەشیە ئەوسە وەڵامەکەمە نەگر خێزان چی بکە لەمەی کە ئەم فەزایی هەیە کاریگەی نەبێت لەسەر مناڵەکەی لەسەر پەروەردەی مناڵەکەی ئێمە من وەکو توێژەری کۆمەڵایەتی لە دادگای نەوجەوانان کارەکەم ئێستا ئەو کەسانی ئەو نەوجوانانی تەمەنیان 18 ساڵە کاتێک تاوانێک ئەنجامێن ئەهێنرێنە لای ئێمە لەویا زۆر جار بۆم دەرەکەوێت کە دایک و باوک چەندێک کاریگەری لەسەر مناڵ هەست یەکێ لەو گرفتانی کە ئێمە هەمانە لە دادگا لەگەڵ نەوجوانە بابەتی سناپچات و تیکتۆکە ئەم دوو با بڵێن تۆڕە کۆمەڵایەتیە گرفتی بۆ گەنجی ئێمە 18 ساڵ زۆر دروست کردووە چۆن لە سناپچات و تیکتۆکە بە تایبەتی شتەکان سەریع و خێرا ئەڕۆن و دوو تۆڕی کۆمەڵایەتین شتی جدیتیان ناودرێ یعنی زۆر شتی جدیتیانیە ینی شتی زۆر بازاڕی تایە چکە شتەکان سەریعن خێرا ئەڕۆ ئەوانە لەبەرەوە کاتێک کە کەسەکە شتێک ئەنووسێ یا کەسێک تر شتێک ئەنووسێەوە خێرا ئەڕوا و ئازانێت لە کۆڵ بۆتەوە بەڵام نازانێت کە ئەمە هەمووی ئەمێنێتەوە و کەسێک ڕەنگە باڵێن سکاڵای لەسەر تۆمار بکە جا قسەکەم لەسەر خێزانە زۆر جار داوا لەو گەنجانەیە کە مەڵێن بێ زەحمەت ئەکرێ مۆبایلەکەتم پیشان بی کە مۆبایلەکەم پیشانەیە سێری بەرنامەکانەکەم سناپچات و تیکتۆکم بەرچاوەکەوێت لە هەموویانە هەندێک جاریش بە دایک و باوکەکەشڵم تخوا بێ زەحمەت ئەکرێت تۆش ئەتوانێت نیکا بەس بە ڕێزێکەوە لی داواکەم ئەکرێت تۆش مۆبایلەکەتم پیشان بی سیرێکم دایک و باوکەش هەر سناپچات و تیکتۆک لە ناو مۆبایلەکەیە هەیە باش ئەوەکو نمونە هێنامەوە کاتێک دایک و باوک خۆی بە هەمان ڕیتمی مناڵەکە جوڵێتەوە بە هەمان ڕیتمی گەنجەکە جوڵێتەوە خۆشی لە ناو فەیسبووکە لە ناو سۆشیال میدیا جنێو فرۆشی ئەکا قسەی نەشیاوەکە
لە تەلەڤیزیۆنە کاتێک مقابلەی کەسێکە کرێ مناڵەکانی دانیشتون جنێوێک فڕائەیە بۆ ئەو کەسێک کە قسەکە ئەکا ئەمانە هەمووی واکە لە لەگەڵ لەوەی کە دایک و باوک خێزان کاریگەری خراپیان لەسەر مناڵ هەبێ نەبوونی بەرنمەیەک کە کاریگەری لەسەر مناڵ هەبێ لە ناو مۆبایلەکەی تووە ڕاستەخۆ تەسیری هەیە بۆ سەر ئەو مناڵە و وای لەکە کە ئەویش دوورکەوێتەوە لەو جنێ و فرۆشیە ئێمە لەسەر سفرەکانمان زۆر جار لەسەر سفری ناخواردنمان زۆر جار باوک دایک قسەی نەشیا و ژنێوی نەشیا و وتەی نەشیا و بۆ دراوسەکەی بۆ کەسوکارەکە بۆ خزمەکە بۆ کەسێکە لە بازاڕان بینیوێتی ئەم دەڕبڕینە و شەنشیاوانە لەسەر سفری ناخواردن لە مەجلیسە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر منداڵ و گەنجەکانی یاخوا دەست خۆش بێ سپاس دەکەین زۆر بڕێز مامۆستا جیهاد ڕێشاوی توێژەری کۆمەڵایەتی کە لە خوا بەخێر مامۆستا خۆش بێ سپاس دەکەین